هەستاین بە ئەنجامدانی چەند فاسێکی هەڕەمەکی بۆ نەخۆشی شەکرە کە لەناو هاوڵاتیان ئێستا بووەتە نەخۆشیێکی باو ئەمڕۆکە وەکو بنکەی تەندروستی ساڕێژ و بەڕێبەرای تەندروستی خەبات هەستاین بە چاڵاشیەکی خۆبەخشانە لەناو قەزای خەبات و لەناو سنتەری قەزای خەبات بۆ هاوڵاتیانی سنوورەکەمان بە شێوازێکی خۆبەخشی هەستاین بە ئەنجامدانی چەند فاسێکی هەڕەمەکی بۆ نەخۆشی شەکرە کە لەناو هاوڵاتیان ئێستا بووەتە نەخۆشیێکی باو بۆیە بە پێویستمان زانی کە لەو مانگەیەش ڕۆژی جیهانی سوکەریشی تێدا و شەکرەشی تێدایە بەڵام لە کاتی خۆی کەتە ناو بانگەشی هەڵبژاردن و هەڵبژاردن نەمانتوانی لە کاتی خۆی ئەو چاڵاکی ئەنجام بدەین بۆیە قسمانە ئەوڕۆ هەستاین بۆ چاڵاشیە نەخۆشی شەکرە ئێستایەکێک کە لەو نەخۆشیانەی کە زۆربەی خەڵکی بەدەستیەوە دەناڵێنن یەکێکە لەو نەخۆشیە درێژخانەی کە ئەگەر خۆت زۆر بە جوانی لێت نەپارێزی و چاودێری خۆت نەکەی یەکێک دەبێتەوە کاری خوا نەخواستەوە کاری مردنت نەخۆشی شەکرە بەرزبوونەوەی ڕێژەی شەکرە لەناو خوێندا کەوا دەکات ئەو کەسەیە تووشی نەخۆشیە زۆرجار تووشی برین دەبێت زۆرجار تووشی لە دەزانی چاوەکانی یان کلیەکانی دەبێت کە ئەوەش خوا نەخواستە دەبێت هۆی لە جانە دەزانی ئەو کەسە ئێمە پەیامی مە بەبەردەوامەوەی لە هەموو هاوڵاتیانی سنووری قەزای خەبات و دەوروبەر و لە هەموو خەڵکی کە چاودێری تەندروستی خۆیان بکەن بەلایانی کەم مانگانە یان ڕۆژانە یان هەفتانە چێکەکی سوکەری خۆیان زەختی خۆیان فاسەکان کە بەعام بکەنەوە بۆ ئەوەی خوا نەخواستە ئەگەر سەرەتا بوو لەوانەیە کار ئاسانی هەبی بۆ خۆپارێزیکردن و بۆ چارەسەرکردنی نەخۆشەکەی